بەڵێ بەڕێزان فەرموون لە شوێنی خۆتان. عەلەیکوم السەلام. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەناوی گەلی کوردستان، دانیشتنی ژمارە 6 ئاسایی خولی پایزەی ساڵی سێم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێکەین. سەرەتا داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم بەرنامەی کار پوختەی کۆنووسی کۆبنەوەی پێش و ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بێمۆڵەت بخوێنێتەوە. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم دووەم سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکان 47 48 بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکان 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەسەی سەرۆکاتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 6 ئاسایی خولی پایزەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنوەڕۆ ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 9 11 2021 بەم شێوەیە بێت. یەکەم دەنگدان لەسەر ئەم پرۆژە یاسانەی خوارەوە بە پێی حکمی مادەکان 90 91 93 96 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بازرگانی عێراق ژمارە 30 ساڵی 1984 لە هەرێمی کوردستان. دوو پرۆژە یاسای بەرهەمهێنانی هاوردەکردنی بنەتەوە شەتڵ تۆمارکردن و پەسەندکردن و پارێزگاریکردن لە تەرزە گشتکالیەکان لە هەرێمی کوردستان. دووەم خستنەڕوو دەنگدان لەسەر بڕگەی دووەمی مادەی 4 لە یاسای ژمارە 8 ساڵی 2021 یاسای هەمواری یەکەمی یاسای ماف و ئیمتیازاتی کەم ئەندام خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستان ژمارە 22 ساڵی 2011 کە بە بریاری ژمارە 10 ساڵی 2021 سەرۆکایەتی هەرێم گەڕێنرایەوە بۆ پەرلەمان بەپێی حکمی بڕگەی یەکەمی مادەی 95 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. سەیەم خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای هەمواری یاسای بزرگبووەکان لە هەڵمەتەکانی لەناوبردنی بە کۆمەڵی گەلی کوردستانی عێراق ژمارە 3 ساڵی 1999 بەپێی حکمی مادەکان 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 5 یاسایی بەپێی حکمی بڕگەی یەکەمی مادەی 2052 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە 5 ئاسایی خولی پایزەی ساڵی سەیەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێری 10 پێشنوەڕۆ ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 27 دەی 2021 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئەندامانی ئامادە نەبوو بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سەیەم دەستپێکردنی بەرگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوار خوێندنەوەی دووەم بۆ ئەم پرۆژە یاسانەی خوارەوە. یەک پرۆژە یاسای هەمواری پیادەکردنی یاسای بازرگانی عێراقی ژمارە 30 ساڵی 1984 هەرێمی کوردستان. دوو پرۆژە یاسای بەرهەمهێنانی هاوردەکردنی بنەتەوە شەتڵ و تۆمارکردنی پەسەندکردن و بازرگانیکردن لە تەرزە کۆشتکالیەکان لە هەرێمی کوردستان. پێنجەم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. لیستی ئامادەبوون و ئامادە نەبوونی لە دانیشتنی ژمارە 5 ئاسایی 27 دەی 2021 جەلال محەممەد عەبدوڵڵا ئامادە نەبوو. ڕاهی ڕەهبەر ئیبراهیم ئەوڵات زیاد زەبار محەممەد مۆڵەت سەلمە فاتح تۆفیق مۆڵەت شەمۆڵ ئاشین سابر ئامادە نەبوو. عەبدولستار مەجید قادر مۆڵەت
کازم فاروق نامق ئامادە نەبوو بە بریاری ژمارە 2 2021 لەیلە عەبدولجەبار حەدۆ ئامادە نەبوو هەژان حەسەن ئەحمەد مۆڵەت مەحیەدین حەسەن یوسف مۆڵەت هەدیە موراد حەیدەر ئامادە نەبوو بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەو ئەندامانەی کە بە مۆڵەت یان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنەی هەمیشەیەکان ئامادە نەبوون لێژنەی کاروباری شەهیدان و جینۆسایدی زیندانیانی سیاسی 27 دەی 2021 هەژان حەسەن ئەحمەد مۆڵەت ئیدریس ئیسماعیل عەبۆش مۆڵەت بەهەمان کاک عەبدوڵڵا ئەحمەد ئامادە نەبوو شاخەوان ڕەئوف مستەفا ئامادە نەبوو دیاری ئەنوەر حەمە ڕەحیم ئامادە نەبوو لێژنەی ئاودەکردنی وەرهێنان 31 دەی 2021 هەمویان مۆڵەتیان پێدراوە هاوڕێ بەنا محەممەد دابان محەممەد حوسێن سارە دڵشاد بەکر شوان کەریم محەممەد لژنەی پەروەردە و خوێندنی باڵات و ژنەوەی زانستی 31 دەی 2021 فەرید یعقوب ئیلیە مۆڵەت لژنەی کاروباری پەرلەمان و سکاڵای 1/11 سەروان محەممەد عەلی هیمداد سەباح بیلال ئامادە نەبوون لژنەی داکۆکەی لە مافی ئافرەد 1/11 2021 مۆڵەتیان پێدراوە جوان یونس ڕۆژبەیانی بەدری ئیسماعیل محمود گوڵستان سعید محەممەد لژنەی کشتتوکال و ئاودێری مۆڵەت پێدراوە عەبدولستار مەجید قادر هەڵکەوت ئەنوەر خەلیفە عوثمان کەریم سوارە سیپان سالم حەسەن ئامادە نەبوو لژنەی شارەوانی گواستنەوە گەیاندنی گەشت و گوزار 1/11 لوقمان حەمەد حاجی مۆڵەت کلارە عودیش و یعقوب مۆڵەت لژنەی کاروباری شەهید و جینۆساید زیندانیانی سیاسی 2/11 2021 مۆڵەت شاخەوان ڕەئوف مستەفا ڤاهی کامان سۆخۆمۆن لژنەی دارایی کاروباری ئابووری 2/11 2021 مۆڵەتیان پێدراوە شێرکۆ جەودەت مستەفا سەرکۆ ئازاد حوسێن بەڵێن ئیسماعیل حاجی لژنەی ڕۆشنبیری کۆمەلگای مەدەنی وەرزش و لاوان مۆڵەت پێدراون جەلال محەممەد عەبدوڵڵا گۆران عومەر عەلی مەم بورهان قانع ئازاد ئەکرەم بەهرام لژنەی ڕۆشنبیری کۆمەلگای مەدەنی 4/11 2021 جەلال محەممەد ئەمین مۆڵەت لژنەی کاروباری پەرلەمان و سکاڵا 7/11 2021 فەرید یعقوب ئیلیە مۆڵەت ریڤینگ محەممەد مۆڵەت سەروان محەممەد عەلی ئامادە نەبوو لژنەی کاروباری کۆمەڵایەتی داکۆکی لە مافی مرۆڤ 8/11 2021 شادی نەوزاد وەهاب مۆڵەت هیمداد سەباح بیلال مۆڵەت لژنەی پەیوەندیەکانی ڕەوەندی کوردستانی 8/11 محەممەد سعدەدین ئەنوەر ئامادە نەبوو لژنەی دارایی کاروباری ئابووری 8/11 2021 شێرکۆ جەودەت مستەفا مۆڵەت سەرکۆ ئازاد حوسێن مۆڵەت لژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارایی هەرێم 8/11 2021 جەمال حوێز مستەفا مۆڵەت زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاک سەروان لەسەر غیابات بەڕێز سەرۆکی پەرلەمان من سێ مانگ پێش ئێستا یعنی پێشکەشی سەرۆکاتی پەرلەمان و هەتا فراکسیۆن و لێژنەی کاروباری پەرلەمان یعنی کشاومەتەوە لەو لێژنەیە چۆن ئامادە نەبوو هەموو جار هەر ئامادە نەبوو نەخراوەتە بەرنامەی کاری خەینە نەخراوەتە بەرنامەی کار ئێوە دەبێت شتەکان کە نەک تۆمەتەکە بخنە پاڵ بەڕێزان ئەوە تۆمەت نییە ئەبێ فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بە فەرمی داواکەی بەڕێز ئاڕاستی داوایان کردووە داوایان نەکرد داوایان کردبایە مەخسە بەرنامەی کار دەکەواتە چیتر من ئەوە قبول ناکەم ئامادە نەبوو چونکە لە هەمووتان متەزەمتر لە پەرلەمان منم کاک سەروان قبول نەکردنە بێ بە فراکسیۆنی خۆت بڵێ داواکارێک تەواو بەڵێ بەڵێ کاک جەلال بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لە جەلسەی پێشووی پەرلەمان بە هەڵە هەندێک قسە و تعبیر دەربڕاوە بە شێوەی دیکە گەیشتۆتە ناو خەڵک دیارە لە کۆنگرەی ڕۆژنامەوانەکەش ئەمن بە تەواوەتی ڕوونم کردەوە کە قسەی وام نەکردەوە دوورە لە ئەخلاقی ئێمە ئەگەر خەڵک بە شێوەی دیکە وەرگرتووە و داوای لێبوردن لە خەڵکی کوردستان و ئێوەی بەڕێز دەکەم داواکارم ئەو پەرلەمانتارانەی دەربڕینی نەشیاویان بەرامبەر ئێمە بەکارهێنا ئەوانیش داوای لێبوردن لە حیزبی ئێمە و فراکسیۆنی ئێمە بکەن یان نوێنەرێکی فراکسیۆنەکەیان داوای لێبوردن بکات زۆر سپاس بەڵێ زۆر سپاس خۆی لە ڕاستیە داوای لێبوردنکردن ئینسان گەوراکە ئێمە دەستخۆشی لێەکەین سپاس دەکەین ئەرکێکی خۆتت جێبەجێ کرد بەڵام بە قسەی ئێمەشت کرد و سپاسی کاک تۆرزان ناشەکەین کە لەو بابەتەیە هاوکارمان بوو داوای لێبوردن ئینسان گەورە دەکا بەڕێزت بە داوای لێبوردن گەورە ئەبی و ئێمە لە سەرۆکاتی پەرلەمان بە ناوی هەرسێکمانەوە قساکەم داوای لێبوردن لە هەموو ئەندامانی پەرلەمانەکەین لە بەرامبەر هەر قسەیەک کە بەرامبەر بە یەکتریان کردووە و بۆ تەمایەی بریندارکردنی ئەوی تر و هیوادارین ئەم بابەتە لێرەیە کۆتایی پێبێ هەر بە ڕێزێکی تر ئەیەوێ نقطەی نظامی پێشکەش بکە لە سیاقی نقطەی نظامیە کە
کە نابێت دووبارە بێ ئەبێ بۆ ماوەی 1 دقە بێ بەڵێ ناو دەنووسی بیان نووسە فەرموو 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 بەڕێزان ناوەکانە خوێنمەوە دکتۆر زانا دکتۆر ئیسماعیل کاک دیاری کاک کاوە کاک سیروان سەرچنارخان کاک مەم مژدەخان دکتۆر ڕێبوار لەیلاخان کاک محسن سەلماخان کاک سەرکۆ کاک کاروان دکتۆرە شایان شیرین خان کاک یاسین بەس سەبرت هەبێ ناوەکانتانە خوێنەوە بزان تایتی یاتیانی کێ ناوی نەخوێنراوەتەوە بەڵێ بیان نووسەر بێ بە سەبر لە شوێنی خۆتانەوە نا دکتۆر زانە فەرموو بەناوی خی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە کۆچی گەنجان بۆتە پرسێک و ئەم بابەتە پێویستی بەوە هەیە ئێمەی نوێنەرانی گەلی کوردستان قسەی جدیمان لە پەرلەمانی کوردستان لەسەری هەبێت کۆچی گەنجان و ئەم پرسە لە حاڵەتەوە بۆ دیاردا بە بڕوای تاوامان بەوە هەیە کە ئەم بابەتە ئەگەر معالەجە نەکرێت لە دەستانی سەرمایەکی مرۆیی هەرێمەکەمانە کە لە داهاتوودا ڕەنگە بە قازانج بۆ هەرێمەکەمان نەشێتەوە وێڕای دەستخۆشیمان بۆ سەرجەم هەڤاڵانی لیژنەی ڕۆشنبیری وەرزش و لاوان و سەرۆک و هەڤاڵانی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردی لە دەرەوە کە لە ڕابردوودا وێڕای چارەسەرکردنی گرفتەکانی کۆچبەرانی هەرێمی کوردستان چ بەوانەی کە گیانیان لە دەستدا بەداخەوە و چ بەوانەی کە گرفتیان هەبوو لەسەر سنوورەکان هەوڵیاندا چارەسەری گرفتەکانیان بکەن و راپۆرتی پێویست لەلایەن هەردوو لیژنە پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کراوە بۆی لە دانیشتنی تایبەتدا بتوانین لە پەرلەمان گفتوگۆی لەسەر بکەین دەستخۆشیمان بۆ بەڕێستان کە بەڵێ کاک زانە ئاخر ئەو بۆ هەمووی وەکو یەک بەڵێ بەسەر دەستخۆشیمان بۆ بەڕێستان کە خستانە بەرنامەی کار بەڵام بەداخەوە بەهۆی کۆمەڵێک بابەتی تر لە جەلسەی پەرلەماندا نەتوانرا کە گفتوگۆی لەسەر بکرێت بۆیە داوە لە بەڕێستان دەکەین کە لە جەلسەی داهاتووی پەرلەمانی کوردستاندا بە زووترین کات ئەم بابەتە بخرێتە بەرنامەی کار و بە حزوری لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە گفتوگۆی پێویستی لەسەر بکرێت زۆر کاک عەباس فەرموو کاک عەباس برز دكتور يعني عفوا برز سلوش برلمان والله يعني نقطة نظامية من البرلمان تيقداو خوي وتارة نقطة نظامية خالي نظامي دبل لك أجزانا وحتى كسري أو سر هموما بوجيك به أما شيء كان البرلمان دروز ذكاء قصة دروز ذكاء من ما بس كم رخنني لك أجزانا لزنابتنا خالي نظامي دبي بي روبي دبي دقيقة يكبه
خاڵی نظامی بۆ ئەمە نییە کێشەیەک لە دەرەوەی باز بکرێ ئەمە پرۆژەمان هەیە حقە پێشکەشی بکەین خاڵ نظامی و یەگەر کەم و کوڕێک لە بەرنامەی کار و ئیشکارەکانمان هەیە پاش پێشەکەیە قسەی لەسەر بکەین یعنی وای لە هاتووە جارێ قسەشمان هەیە ئێمە کە دەڵێن خاڵی نظامی حەزمان لێ بە خاڵی نظامی قسە بکەین ئەگەر ئەو هابێ هەر کەسەمان دەستمان برن دەکەین و قسەی خۆمان دەکەین زۆر بەڕێزان ئەم بابەتە نەخۆشی ئەم پەرلەمانەیە بابەتی خاڵی پەیڕەوی بەو خوایە کاک عەباس تۆ خۆت هاتووی بۆ ژوورەکەی من وتوتە وەڵڵا وەبیللا ئەزانم ئەو قسانەی ئەکرێ قاڵی نظامی نییە بەس مایکەکەیان لێمە کوژێنەرەوە بۆی خەڵک قسە بە تۆ نەڵێ هەر خۆت لە دڵسۆزیتەوە هاتووی بۆ لای من ئەوەی کاک تۆرزانە خاڵی نظامی نییە هەموو ئەمانەشی نووسی ومانە دڵنیام لە 180 خاڵی نظامی نییە دڵنیام پێشەوەی قسە بکرێ بەڕێزانە دامانی پەرلەمان لە کۆبوونەوەی پێشووی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکانیشان بابەتەمان تەڕح کرد ئەوەی کە پێشوەختە دین بۆ ئەوەی کێشە لە ناو پەرلەمان دروستکەین با تەرکیکەین بەڕێزان سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان پێکەوە دانیشتنێک بکەن پێکەوە بەبێ ئێمە بەبێ سەرۆکایەتی بەس پێمان بڵێن خاڵی پەیڕەوی چییە چکە ئێمە زانین خاڵی پەیڕەوی چییە ئەزانین اینجا ئەتانەوێت چۆن بێ خاڵی پەیڕەوی ئەوەیە ئەم دەستەی سەرۆکایەتیە یان کەسێک لەناو ئەم هۆڵی پەرلەمانە مخالفەی مادەیەکی دەستوری یان یاسایەک یان مادەیەکی ئەم پەیڕەوەی کرد بێ کە نەکرێ دانیشتن بەردەوام بێ بەهۆی ئەوەی کە ئەو مخالفە کراوە بەهۆی ئەوەی ئەو سەرپێچیە کراوە ئێستا ئەو بەڕێزانەی ناوتان نووسیوە نزیکەی 20 کەسن ڕێگەتانە دەین قسە بکەن بەش بەش بەڵام دڵنیاتانەکەم ئەو قسەی کاکزانە چۆن قسەکەی کاکتۆرزانە خاڵی پەیڕەوی نییە ئێستا بۆمان دەرەکەوێ هیچ چەند کەسی تریش خاڵی پەیڕەوی نییە بەڵێ کاک عەلی حەمەدساڵح وەرتان دەگرم وەرتان بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێسەرۆکی پەرلەمان من بە پێی مادەی 51 خاڵی چوارەم لە پەرلەمانی کوردستان بە پێی مادەی 51 خاڵی چوارەم قسەیەکەم کە ڕۆژانی پێنجشەم تایبەتە بە گفتوگۆکردن لەگەڵ حکوومەت بە پێی پێویست کۆمەڵێک پێشنیاری زۆر هاتووە کۆمەڵێک داوای دانیشتنی زۆر هاتووە لەسەر پرسی داهات ئێستا بەراورد بە مانگی 2 داهاتی ناوخۆ لە 150 زیاتر کەمی کردووە ئەوەی دێتە خەزێنەی دەوڵەت بۆ دەست بە سەراکردنی داهات جەنابتان لیژنەی داراییتان ڕاست پارت 5 مانگ پێش ێستا لێکۆڵینەوە بکە بۆ داهات 43 بە 57 بێ بۆ تەمویلی موچە جگەلەوە من نەزانم بۆ کەم کراوەتەوە لەبەرەوەی ئێستا قاچاقی بەردەوامە لەبەر ئەوەی چیان بێ بە عەفوی گومرگیەی لێن کۆی ئەو مەشروبەی ئیمساڵ داخل کراوە دیناری عەفوی دینارێک گومرگ نەدراوە مەشروب بۆ 4 کۆمپانیا پێشنیاری دووەمم مەسەن پرۆژەکانی نیشتە جێبوون هیچی خەدەمات جێبەجێ ناکە کە بۆی کراوە پێشنیارم ئەوەیە کار بەم مادە بکەن بەڕێستان لەگەڵ حکومەتا تەنسیقکەن هەر پێنجشەممەیەک هەموو پێنجشەمانێک تەرخان کرێ جارێ بۆ پرۆژەکانی نیشتە جێبوون جارێ بۆ داهات جارێ بۆ خزمەتگوزاری شارەوانی جارێ بۆ کۆچبەران جارێ بۆ پێوەری ئاو جارێ بۆ گرفتی دامەزراندن بەمە زۆرێک لە کێشەکان چارەسەرە بێت بەڵێ متفقم ئێمە پێنجشەمان دابنین بۆ کۆبوونەوەی پەرلەمان لەگەڵ لایانی پەیوەندیدار لە حکوومەت هێرێمی کوردستان و دوو ڕۆژەکەی تر بۆ تەشریع بێ بەڵام کە دوو ڕۆژەکەی ترمان دانا بۆ تەشریع بەڕاستی بۆ تەشریع بێ بەڵێ دکتۆر ئیسماعیل بله سروک پارلمانی افتامن دیف ماده 79 خالا ایکیه پیش نیاز یاسا پرورده اول نزدیکی سالی که هات پیشکش کردن بو پارلمانی و 40 اندام زیاتر جی واجو کرد بو خواندن ایکی جی بو هات کردن و حتی وگاوی نه راپورت نه هاتیه کردن کو خواندن دوی بده کردن اف پیش نیازه چلی هات مدوب زانین چلی هات گشته کری بو چه هنده گیرو بو سپاس بەڵێ سەبارەت بە پێشنیازە یاسای پەروەردە ئێمە وەکو سەرۆکاتی ئاڕاستەی لیژنەی قانونیمان کردبوو لیژنەی قانونی خستێ بەردەستی سەرۆکاتی بۆ خوێندنەوەی یەکەم خوێندنەوەی یەکەممان بۆ کردبوو ئاڕاستەی لیژنەی پەروەردەمان کردو سەرۆکی لیژنەی پەروەردە فەرموون بە ناوی خودای گەورە بەڕێز سەرۆکی پارلەمان لە پێشتریشم ڕوونکردنەوەیەماندا دووپاتی دەکەینەوە ئێمە لە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا کۆبوونەوە لەسەر و پێشنیازە یاسایی پەروەردە بەڵام دیار بوو پرۆژە یاسای پەروەردە ئامادە بوو و لە ئەنجومەنی شورا بووە لە کۆبوونەوەشمان کردبوو بە حزوری جەنابتان خۆت لەگەڵ ئەنجومەنی شورا قسەت کرد لەوێش تەواو بووە ئێستا تەنیا پەسەندی ئەنجومەنی وەزیران ماوە سپاس بەڵام ئەمە ڕێگر نییە لەوەی کە لیژنەی پەروەردە دەست بە نووسینەوەی راپۆرتەکە بکە
لەبەرەوەی گەرسێری پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بکەین ئەڵێ هەر پێشنیازە یاسایەک دەست بە پرۆسی راپۆرت نووسین کرابوو کە حکومت هات هێشتا هەر ئەولەویەت بۆ ئەوەی پەرلەمانی کوردستانە بێ ماوەیەکی زۆر وەستاوین لەسەریان داوا لە بەڕێستەکەم وەکو سەرۆکی لیژنەیەدا شتێک بدەیتە سەرۆکایەتی بۆی ئێمە نووسراوی خۆمان ئاراستەی حکومەت یاریمی کوردستان بکەین بۆی بە زەوترین کات پێشنیازە یاساک یان پرۆژە یاساکەی حکومەتیش بگات بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵام ڕاگررتنی پێشنیاز یاساکە لەسەر بڕیاری جەنابتان بەڵێ ڕاستە لەبەرەوەی ئەو پرۆژە یاسای پەروەردە پرۆژە یاسایەکی تێر و تەسەلە و تەنیا پەسەندی ئەنجومەنی وەزیران ماوە ئینشاڵڵا لە ماوەی داهاتوودا دەگاتە ئێرە و خوێندنەوەی بۆ دەکەین. بەڵێ دەست خۆش ڕاستەکەی لە کاتی خۆیان ئێمە وتمان چاوەڕێی پرۆژەکەی حکوومەتەکەین بۆ ئەوەی پێکەوە راپۆرتیان لەسەر بنووسین و ئێمە نووسراوەکەینەوە بۆ حکوومەت ئەڵێن کە بە زووترین کات بینێرن کاک چیە؟ برای سەرۆکە پەرلەمانی ئاخفتنە خۆ دووبارە نەکەم ئاخفتنا مشلای کاکزانای و هاتە گوتن مجێک پێشنیارە هەندێکم کۆمبوونەک بەپەلە سەر کۆچ و کۆچکردنا گەنجا دەمەکی نێزیکدا بێتەکەینێ و زۆر سپاس. کاکاروان بەناوی خوددا بەڕێز سەرۆکی پەرلەمان هیوادارم بە ئێمە شینە بڕن من بە خاڵی پێڕەویش قسە دەکەم بە جۆرەی بڕگەی 5 لە مادەی 56 لە یاسای ژمارەشی ساڵی 1992 بڕگەکانی 1 و 2 لە مادەکانی 98 لە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پێویستە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان هەم پرۆژە یاسای بودجە بنێرەوە پەرلەمانی کوردستان و هەم ژمێرەی کۆتایی بنێرەوە پەرلەمانی کوردستان مدەی هەر ساڵ تێدەپەڕە لە هەرێمی کوردستان نە پرۆژە یاسای بودجە هاتووە بۆ ئەم پەرلەمانە و نە ژمێرەی کۆتایی هاتووە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە لە کاتێکدا کە لە هەرێمی کوردستان لە ئێستادا کۆمەڵک کێشەی ئانی هەڵپە سەردراوی گەورە هەن یەکێک لەو کێشانە کێشەی نەوتە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ئێستادا داهاتی نەوت کە بەرمیلێک نەوت بە 81 دۆلارە نزیک بووەوە لە 710 میلیارد دینار لە یەک مانگدا 300 میلیارد بەدان پێدانانی وەزارەتی دارایی خۆی داهاتی ناوخۆیە کە ئەمە دەکات تریلیۆنێک و شتێک لەگەڵ 200 میلیارد دیناری بەغدا کە ملیارێک و تریلیۆنێک و 200 میلیارد دەکات بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرباری ئەوەی کە ئەو کێشان چارەسەر ناکرێن سەرباری دیارنەمانی زیاتر لە 350 میلیارد دینار مانگانە خەڵکی وڵاتەکەمان لە ئەنجامی نادادی و ناجۆری سیاستکردن و حکومڕانیکردن لە هەرێمی کوردستان پۆل ڕۆژانە کۆز دەکەن لە سنوورەکانی بێلاڕوس و پۆڵەندا گیان دەسپێرن بەڕێز سەرۆکی پەرلەمان من دەپرسم ئایا بەڕاستی ئەگەرەمانە کە سوکار و خوشک و برا و کوڕ و کچی ئێمە بوونایە وا دادەنیشتین تەنها بە دیاریانەوە هیچ شتێک نەکەین ئەوەندە بێباک دەبووین بەرامبەریان بەڕێز سەرۆکی پەرلەمان کاتێک کە دەبینی منداڵێکی وڵاتەکەمان لە سنووری بێلاڕوس کە تەمەنی تەنها 3 ساڵە هاوار دەکا بۆ نان دەستی ناکەوێ خەریکە دەمرێت لە برسات ئێمەش دانیشین لێرە 350 میلیارد دینارینەوە دیار نامێنێت کەچی یەک زەڕە وجدان نامانجوڵێن و شعور ناماگرێ بۆی کە بەرامبەریان قسە بکەین و ڕێکاری پێویست بکرێنێ بەر زۆر سپاس. گوڵستان خان سپاس کاکاروان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە زۆر جار یعنی زۆر بابەت ئەو ڕوژێ لەم پەرلەمانەیە بەڵام کردارەکانمان کەمە لەگەڵی کردداری ئێمە و گرفتی ئێمە لەگەڵ ئەرکی بەدواداچوونە بۆ کارەکانی پەرلەمانی و بۆ کارەکانی حکوومەت کە ئێمە چۆن بپرسینەوە بەڕێستان بڕیارێکتان دەرکردووە بە ژمارە 8 لە ژمارە 8 ساڵی 2021 لە 28 ئەم بڕیارە بۆ پێکهێنانی لیژنەیەکە کە لێرە ئەندامانی بەڕێزی پەرلەمان دەنگیان لەسەردا کە لیژنێک پێک بێ بۆ بەدواداچوونی ڕاستیەکان ئەگەر پەرلەمانتارانی بەڕێزی پەرلەمانی کوردستان لەم خولەدا پێگەکانی خۆیان بەکارهێنابوو بۆ بەرژەوەندی تایبەتی بەدواداچوون بکرێت بەڵام من دەپرسم بەڕێستان هەتا ئێستا چەندێک لێپرسینەوەتان لەم لیژنەیە کرد و ئەم لیژنەیە ئایا بۆچی ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکرد لە کاتێکدا بەڕێستان ئاماژەتان داوە ئەم بڕیارە لە ڕۆژی دەرچوونە لە 28 جێبەجێ ئەکرێت و لە ڕۆژنامەی وەقاعی کوردستان بڵاو ئەکرێتەوە لە ژمارە 269 وەقاع بڵاو کراوەتەوە بەڵام ئەرکی جێبەجێکردنەکەی نەماوە بۆیە من لێرە بە بەڕێز دەڵێم ئێمە لە پێشا لە پەرلەمانتارەکانەوە بەدواداچوون بکەین و دواتر من داوا لەم پەرلەمانە بەڕێزە ئەەکەم لە وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕانەوە دەست بە لێپرسینەوە بەدواداچوون بکەین لە کاتێکا وەزیرەکان حساب بۆ پەرلەمانتار ناکەن و وەڵامی تەلەفۆنەکان نادەنەوە ئەمە بێئەهمێتکردنی پەرلەمانە و نابێ قابلی قبول بێت بۆیە من جەنابەت ئاگدارەکەم لەوەی کە هەم ئەو لیژنەیە بەڕاستی ڕاست پێریتەوە بۆی بچن بە دوای ئەرکەکانیانە و راپۆرتێک بێنن چکە ئێمە بەردەوام ئەخرینە گومانەوە و دوا راپۆرتی ئەم شەوکە لە NRT بڵاو کراوەتەوە لەسەرەوەی پەرلەمانتار و ڕۆژنامەنووس ئاڵا بێت لە گەندەڵیەوە یاخود پێگەکەی خۆی بەکارهێنابێت چیتر قابلی قبوڵنی ئەم گومانانە و ئەبێ ڕاستی و دروستی بۆ خەڵکی کوردستان و بۆ ئەم پەرلەمانە ڕوون بکرێتەوە من زۆر سپاس دەکەم. بەڵێ سپاس
قساکەین لەو بارەیەوە زانام خەڵکی تریژ ڕەنگە قسەی بێ دکتۆر شێرکۆ بەناوی خی گەورە مهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بە پێی مادەی 48 بڕگەی 4 ئێمە دوێنێ وەک سەرۆک فراکسیۆن داواکاریەکمان پێشکەش بە جەنابتان کرد کە بڕگەیەک زیاد بکرێ بۆ بە هەمیشەییکردنی فەرمانبەرانی گرێبەست بە ئامادەبوونی لایەنی پەیوەندیدار دیارە لە بەرنامەی کارانیە ئەمڕۆ داواکانی لە جەنابتان کە ڕوونکردنەوەمان بدەنێ لەسەر ئەوە و هەروەها داواکەین کە کۆبنووکی تایبەت ساز بکرێ بە کۆچبەران بە تایبەتی ئەوانی کە لە بێلاڕوسیا گیریان خوارد. بەڵێ سپاس مژدەخان بەناوی خی گەورە میرەبن بەڵێ سەرۆکی پەرلەمان ئەوەی کە ئێستا ڕوودەدا من ناینانێم کۆچی گەنجان ئەوە کۆڕەوە کۆچی بە کۆمەڵە کۆچی خێزانەیە یعنی لەوە دەرچۆ ببێ بە کۆچی گەنجانیانی ئەوە وەڵی کۆچی گەنجان نییە بەداخەوە بەشێک ئێمە هۆکاری ئەوەین کە ئەوانە کۆچ دەکەن و کۆڕە و دەستی پێ کردووە لە وڵاتە بەڕێز سەرۆکی پەرلەمان مانگانە 500 میلیۆن دلار لە داهاتی نەوت دەدزرێ بەشی 2 معاش بەس نەوت دەفرۆشرێ نەوت بە 180 دلارە یعنی ئێستاژ ئەگەر 200 میلیارەکەنیان موچە نادەن بە خەڵک دەبێ ئیلا 200 میلیارد دلارەکە بێ ئیلا دەبێ خەڵک ئەو وڵاتە بەجێ بێڵێ بەهۆی خەمساردی پەرلەمان و حکوومەتەوە سەرۆکی پەرلەمان ئێوە دەڵێن بەشێک لە قسانەی کە دەیکەن پەیڕەوی نییە ئێمە بە پەیڕە و بە بەرگەی پەیڕە و یاداشمان داوە بۆ پێوەری ئاو بۆ فەرمانبەری گرێبەست بۆ مامۆستایوانە بێژ بۆ سێیەکەمەکان کە بەس بۆ بانگەشی هەڵبژارن تیاندا دەمەزرێ وەجبەیەکی ئێستاش نەخراوەتە بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیرانەوە ئایا ئەوانە هەموو خەتای ئێمە نییە سەرۆکی پەرلەمان ئێمە کە لێرە شەڕ دەکەین یاخود قسە دەکەین یاخود ئێوە پێتان نقطەی نیزامی نییە ئێمە بە خاڵی پەیڕەوی یاداشمان داوەتە بەڕێستان کە بیکەنە کاری بەرنامەی کۆبوونەوەکە بەڵام ئێوە بە کۆمەڵە بابەتێک دەخەنە بەرنامەی کارەوە هیچی پەیوەندی بە ئەو قەیرانانەوە نییە هیچی قەیرانێک چارەسەر ناکە ئێمە هۆکارین لەوە ئەگەر بێت و ئێستا من یاداشتێکم داوە بۆ ئەوەی کە دەرچووی دانەمەزراوە ئەگەر حکومەت دەڵێ داینامەزرین ئێفەرمە و هەلی کاری بۆ بدۆزەوە قەرزی پێ بدا نەوت بە 80 دلار ئەومە داهاتە هەیە ئەو قاچاقچیەتێ دەکرێت بازرگانە گەورەکان و ئەستورەکانی ئەو وڵاتە قاچاقچیەتی دەکەن و بازیشیان لێ وەرناگیرێ بۆ مەشروبە بۆ جگەرێ بۆ هەر شتێکە بەڵام بەڕێز سەرۆکی پەرلەمان تکایە ئێوە خۆتان گوتان هەفتەی 3 ڕۆژ جەلسە دەکەین خۆتان پابەنین بە قسەکانی خۆتانەوە بەدەینەوە ئێمە لەیلا خان باشە کەی لەیلا خان بەڕێز سەرۆکە پەرلەمانی باش بەسەر چاپ باش بەڕێز سەرۆکە پەرلەمانی ئاکرێ ئێک ji bajarên here derînên Kurdistanê خودان دیروک و کلتورکی هجی و گوناره و گلک جی مافویه کو پیگه و سنگا دیروکیا وی باجرای بهتا پاراستن لآخر سه کرکن گونار هنه چسته و قاپکی و گوروا برای سروکا پرلمانی جهدا خیه کو نوکه آخر نوکه بخلک خو بازار و سیمای خو برف نمان و چورپونه دچید پرانیا خانی و آوای دوان حرفتین آن کوسر لوا حرفین نه بوینا تابلوین کاولگار لورا داخواز دکم کلجنه یک بیت پکینان بو چهار سرکرنا گرفت وان هر سه گرکان کوکش و خلق دور بیت چهار سرکرن کو خلق و وارگه خوب جه دلن و برف جهن باجرن دیدیچن جبلی و ایک ج خواستن دی خلق دور آکر و پیتوی و گرنگ هبونا زان کویا لآخر کو هبونا زانکوی دیبیت سنتره که هر آواکر بو همی خلکی دوره لورا داخواز دکم کولجنه و پیوندیدارن پارلمانی بین راست پاردن دیوچونه لسر با وی بابته بکن و کو اوا ما فکی آخر بیت دابین کردن و سپاس. بله زور سپاس سبارت بو داواکاریانه ئەندامێکی تری پەرلەمان بە ڕێزی تری پەرلەمان یاداشتی داوە ئێمە یاداشتەکەمان ئاراستەی حکوومەت کردووە بە ڕێزی شتەتوانی بە یاداشت ئەو داواکاریانەی شاری ئازیزی ئاکرێ ئاراستی سەرۆکایەتی بکەی بۆی بتوانین بینێرین بۆ حکوومەت کاک محسن ناو خدای مزنود لوان برای سروکا پرلمانی هر درباره کوچکرنا گنجاب لشا و مخابن راستی اگر هر یکشما هست بر پسیادی بکت بابت اکنی نکو امسانه سرا در باز بین لدهی چار و کلجنا روشنبیری و ورزشولاوان و کمالگه مدنی ما راپورت اگر راست سرکاتی پارلمانی کریه و ما گلک پیشنیار کرنه بو چهار سر کرنا کشت کو گنجه های بیکاری آوان رنگ حکومت هریما کردستان نشتن کرت گشتی دا مزراندن شوکی دلخواست
وەرگریتن بەڵام زۆر ڕێکی دیمەوێت پێشنیار کردی هەروەسا لژنە پەیوەندیە و ڕەوەندەی کوردستانی ئەواژ راپۆرتێک ئاراستەی جەنابی هەوەکریە مادەخواست کرێک و کۆبوونەکە تایبەت وێ بواری بێتەکردن بەڵام یا پێویست ئەوە ئەنجومەنی وەزیران زووترین وەخت سەر ئەوی بابەتی ڕوینتە خوارێ و وەختێتێن پەرلەمانی حاضر بن ئەنجامێت کۆبوونە خۆ بین ڕاستی بەری سەرۆکە پەرلەمانی ئەگەر ئەم تەماشای کورتکردنە گەنجا بکەین هەمی ناوچەی کوردستانی وەکوێک نینە بۆ نمونە شارێکی گەورە یان مرکزێکی ئەگەر پتر دلیو کاری هبید کمتر گنج کشت کن او نوید ابرو کل سوشیال میدیای پتر بالا بنی او خلکی پتر بالا بید بون من سعید صادق شیلاد زی گلا گدین فرمو سپاس کار وناوی خواهی گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەو کاتتان باش یارە وەکو سەرۆکی لژنەی پەیوەندەکانی دەرەوە ڕەوەندی کوردستانی لەسەر و پرسە گرنگە قسەکەین لەبەرەوەی زۆرێک لە مداخەلاتەکان بەو ئاراستە بوون کە ئێمەش تەوزیحی خۆمان دێن بەڕێز سەرۆکی پەرلەمان کۆچی گەنجان پرسێکی گرنگە ئێمە لە دانیشتەکانی ڕابردوش جەختمان کردەوە کە پێویستە دانیشتنی پەرلەمان لەسەر ئەو بابەتە ساز بکرێت بۆی کە مەسئولانە بە شێوەیەکی تێر و تەسەر لەسەر ئەو بابەتە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە دوای ڕێگە چارەسەریەکانە بگەڕێن ئەو بابەتە ناکرێت لە ئیتارێکی سیاسی و لە بەعدێکی سیاسی قسەی لەکرێ یا ببێتە کەرەستەیەکی سیاسی وەکو چۆن کۆڕۆنا و هەندێک بابەتی تر بە ئاراستەی سیاسیدا برا بەڵکو دەبێ لە ئیتاری وەتەنیدا قسەی لەسەر کرێ بۆی کە ئێمە دەست لەسەر معالەجاتەکانی بۆ بدۆزینەوە ئێمە لە وەکو خۆمان وەکو لژنەی پەیوەندەکانی دەرەوە ڕەوەندی کوردستانی لە 2020 یاداشتێکمان ئاراستەی بەڕێستان کرد بۆی دانیشتێک لەسەر ئەو بابەتە ساز بکرێ بەڵێ وا بوو دەستخۆشتان لە دەکەین لە دانیشتنی ڕۆژی 25 یازدەی 2020 بە ئامادەبوونی 5 وەزیری تایبەتمەند بڕیار وابوو قسە لەسەر ئەو بابەتە بکرێ بەڵام بەداخەوە بە هەندێک پشێوی کە دروست بنێ و پەرلەمان و ئەو تەپڵێت لێدانێنێکی هەبوو دانیشتەکە نەکرا لەسەر ئەو بابەتە بۆیە من ڕووی دەمم ئاراستەی ئەو بەڕێزانەیە کە ئێستا شینەکەن بۆ پرسی کۆچی گەنجان ئەو کاتێککە من خۆم شخصی داوام لێکردن تکایە ئەو پرسێکی زۆر گرنگە پەیوەستە بە هێزێکی مرۆیی گەورەکە چێتە دەرەوە با ئەم بڕگێ بچێ قسەی لەسەر بکرێ بەڵکو لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانن هەندێک معالەجات دۆزنەوە ڕێبوار کاتەکە تەواو بوو بەڕێزان سەبارەت بە کۆچی گەنجان ئەوەی کە ئێمە ئێستای بینین لە ڕاستیە کە سوکاری ئێمەن هەموو کە سوکاری ئێمەن خۆ لە عالەمێکی ترەوە نەهاتوون و ئەوەی کە ئێستا قسەکە لەسەرەوەیە ئەوەی کە ئێستا ئەرکی پەرلەمانی کوردستانە ئەوەیە بە دوای چارەسەرا بگەڕێ ئێمە لەم بابەتەیە کەم تەرخەم نەبووین ڕۆژی کۆبوونەوەمان دانابوو دوو راپۆرتی زۆر باشی هەردوو لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی و لیژنەی وەرزش و لاوان و ڕۆشنبیری و وەرزش و لاوانمان لابوو کە هەردووکیان دوو راپۆرتی زۆر باش بوون و هەردوو راپۆرتەکەشمان نردبوو بۆ حکوومەت و 5 وەزیری حکوومەتی هەرێمی کوردستان هاتبوون بەڕێزان بەس بۆ ئەوەی بزانم ئێمە مقەسر بووین یا مقەسر نەبووین سەیری پرۆتۆکۆڵی کۆبوونەوەی ئەو ڕۆژەم کرد 3 سەعات و 1 چارەک ئێمە ئەو 5 وەزیرەمان لە ژووری پرۆتۆکۆڵی گەورە ڕاگرت بوو لەبەر بەریەکەوتن لە نێوان ئەندامانی پەرلەمانە کۆبوونەوەکە نەکرا وەکو ئەمڕۆ لە بیرمە لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی هەستایە سەر پێوتی تکا دەکەم کۆبوونەوەکە دوامە خەن ئەم بابەتە زۆر گرنگە ئێرە پڕ بوو لە میوان ڕێکخراوەکانی لاوان هەمویان لێرە بوون داوەتمان کردبوون هەموو هاتبوون کۆبوونەوەکە تێکچوو واتە هەموو ڕەگەزەکانی کۆبوونەوەیەکی تەندروست بۆ قسەکردن لەسەر ئەو کێشەیە پێشەوەی بگاتە ئێرە بەم شێوەی ئێستەی لێبێ کە لە ڕاستیە هەمومان دڵمان بۆی ژانەکە کە ئاوایی بینین و ئەوەی مەگەر شعوری نەبێ شعور پێنەکا کە ئێمە سەرمایەکی گەورە لەم هەرێمی کوردستانە بە بەردەوامی و ڕۆژانە لە دەستەدەین ئەگەر ئەو ڕۆژە کۆبوونەوەکەمان بکردایە ڕەنگە هەندێک چارەسەرمان پێ بووایە ئێستش نەچوە بچێ لیژنەی پەیوەندیەکان داوایان کردووە بۆ شتێکی ئانی کە ئێستا هەیە لەم لەحزەیە وجودی هەیە ئێمە سەفەرێکی بەپەلە بکەن بۆ پۆڵەندا ئێمە لە دەستەی سەرۆکایەتی موافقەتمان بۆ کردوون و داوایان لێکەین بەیانی سەفەر بکەن بۆ ئەوەی کە لە ماوەی 3 ڕۆژە پێمان بڵێنەوەی لەوێ ڕووەدا چییە و ئێمە هیچ مەناعەتێکمان نییە کۆبوونەوەیەکی تری پەرلەمانی کوردستان لە ڕۆژێکی پێنجشەممە
بە ئامادەبوونی ئەو وەزیرانەی کە جاری پێشوو بانگمان کردن لە دوای گەڕانەوەی ڕاستەوخۆی ئەو لیژنەیە بکەین بەڵام ئەوەی ئێستا گوزەرێ شتێکی ناسروشتیە جیاوازە لەو شێوەیە کە پێشتر هەبوو ئەمە خەڵکێکە ئێستا لەسەر سنوورە ئەبێ خۆم پەرلەمانە قسەی هەبێ بۆیە ئێمە هەموو پێداویستیە تەکنیکیەکانی لۆجیستیەکانی ئەو سەفەرە بۆ لیژنە تایبەتمەندەکە ئاماداکەین ئەوانە ڕەوەندی کوردستانین و هیچ مەناعەتێکمان نییە کۆبوونەوە لەسەر ئەو بابەتە بکرێ و ئێمە ئازانین هەر هەموو ئەندامانی پەرلەمان لە پەرۆشیانە کە سەبارەت بم بابەتە قسەیان هەیە و زۆر سپاس کاک سەرکۆفەر بوو بەڕێ سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 66 ئێمە لە ماوەکانی ڕابردووە چەندین یادداشتمان داوە لەسەر گەندەڵی و ناشەفافی لە بواری مەلەفی نەوتیە و داوامان کردووە کە لایەنە پەیوەندیدارەکان بێتە پەرلەمانی کوردستان و ڕوونکردنەوە بن ئەو کات کە ئێمە باسیەکەین نرخی بەرمیلێک نەوت 32 دۆلار بوو حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوا کرد کە 295 میلیۆن دۆلار داهاتی نەوتیە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێستا نرخی بەرمیلێک نەوت 81 دۆلارە بە هەمان شێوە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ 350 میلیۆن دۆلار دەنێرین بۆ خەزیێنەی دەوڵەت تکایە ئێمە داواکارین لە بەڕێستان وەزیری سامانە سروشتیەکان بێن بۆ ئێرە بۆی بۆ خەڵکی کوردستان دەرکەوێ ئایا ئەم وەزیرە دەسەڵاتی هەیە یان تەنها بۆ پڕکردنەوەی کورسەکەی لەوەیە داواکارم لێرە ئەگەر دەسەڵاتی نییە و ناتوانێت سیاسەتی مەلەفی نەوتی و گەندەڵی و نەعەدالەتی و چەتەگەری و مافیاگەری لە بواری نەوتان نەمێنێ لێرەوە متمانی لێوەرگرێ کە ئەمانە هەمووی بوونەتە هۆکار بۆ کۆچکردنی گەنجان و نەعەدالەتی گەورە لەناو ئەم هەرێمەدا زۆر سپاس بەڵێ سپاس دکتۆرە شایان بە ناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح من بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مادەی 43 بڕگەی یەکەم قسە دەکەم کە دەڵێ پەرلەمان لیژنەی کاتی بە مەبەستی ئامادەکردنی راپۆرت سەبارەت بە بابەتێکی دیاریکراو لەسەر پێشنیاری دەستەی سەرۆکایەتی یان یەک لەسەر چواری ژماری ئەندامان بە دەنگی زۆرینەی ئامادەبووان لە کاتی پێویستدا پێک دەهێنێت پێشنیار دەکەم بە ڕێستان لیژنەیەکی کاتی بۆ دیاردەی کۆچی کوردان بۆ ئەوروپا بۆ هەندەران پێک بهێنن زۆر سپاس بەڵێ زۆر سپاس ئێمە گەل لیژنەیەکی تایبەتمەندمان نەبوایە پەیوەست بوایە بەو بابەتە کاڵێ لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی ئەگەر نەمان وایە لیژنەمان دروستە کرد و لیژنەی ڕۆشنبیری و لاوانیش پەیوەستن بەو بابەتە لەبەرەوە ئێمە دوو لیژنەمان هەیە ئێستا ئەو ئەرکە جێبەجێیەکە کاک یاسین بە ناوی خودا وەڵا بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئەوڕۆ جەنابەت پرۆژەیەکی تێناوەتە ناو پەرلەمان کە هاتووە بۆ بنەتۆ و شتڵ من سەیرم بەو پرۆژەی دێ نەعارزماوە تۆی لێ بچێنین نەگەنجماون بە خێویکەن کاک یاسینەوە لە کاتی بڕگەکە و بڕگەکەش چۆتە دەنگدان بەڕێز سەرۆکی پەرلەمان نانا احتیاجیە من تالیق خۆم داوێم دەڵێم عارزمان نەماوە لەو کوردستانەی بیکەین بە گەن و جۆ دانێوەڵی لێ بچێن هەموو کرا بە وێلای مەسوولە دزەکان وەک گەنجیشمان نەما خزمەتی ئەو زەراعەتەی بکەن لە بیلاڕوسیای توخوا عیب نییە منێک لەو پەرلەمانەی پێم عیبە بڵێ مەندام پەرلەمانم کوڕە گەنجی من لە بیلاڕوسیا بڵێ مردم لە برسان ڕۆژانەش لەگزز و وەنەشۆ ئەوانە جێت و فردی بکەن مێرەدا بەڕێز سەرۆکی پەرلەمان یعنی بەجددی ئەو پرسێکی گەورەیە یعنی ئەمە ئەوە نەوتەکەتان دزی خاکەکەتان دزی گەنجەکانمان بۆ ئاواری هەندەران دەکەن تخوا عیب نییە دوێنێ لە ستەیمانێ چێلگەیەکی نەوتی دۆزراوەتەوە دەڵێ 1 ملیار نەوتی تێدایە گەنجی من بچی قاپان بشوە لە ئەوروپای بەڵێ لە ستەیمانێ بیرێک دۆزراوەتەوە تازە ڕوسیا دۆزیوەتەوە ئەوە یەک بەڕێز سەرۆکی پەرلەمان من 3 مانگ پێ ئێستا بە بەڕێزم گوت لوزنەی شارەوانیەکان بێ لە هەموو شارەکان یعنی لەوە تای لوزنەی شارەوانی نەچووە پرۆژەی تەزاوزەکان هاتۆ دەگۆڕێ زیاتر زەوی بەتاڵان دەڕوە یعنی پێوەری کاک بەڵێن فەرموون سپاس کاک بەڵێ بە کاک گۆران بڵێ ئەی کا فەرموو کاک بەڵێ کاک بەڵێ کاک بەڵێن فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان
فەرموو بەرە سەرۆکی پەرلەمان وەڵام من دوو تێبینی بە نقطەی نیزامیەکە کە باس کرا ئەوەی کە پەیوەندی بە کۆچی گەنجانەوەیە هاوڕێکانم باسییان کرد کە ئێمە ئەو کاتی من ئەندام بووم لە لیژنەی پەیوەندیەکان ڕەوەندی کوردستانی راپۆرتێکی تێر و تەسەلمان حاضر کرد بەڵام بەداخەوە بەبۆی ئەو دۆخە نەخوازراوەی کە زوو لە پەرلەمانی کوردستان کە ئێمە کێشە و مەشاکیلی خەڵک زۆر جارەکەین بە قوربانی هەندێک ململانی سیاسی لە ڕاستیە راپۆرتەکە لە کاتی خۆی کە لیژنەی پەیوەندیەکان ئەو کاتە ینی بە هیلاکی و ماندووبوونێکی زۆرەوە ئەو راپۆرتەمان حاضر کرد بەڵام بەداخەوە ئەو دۆخۆ نەخرا بەرنامەیەکە دوو لەسەر ئەو لیژنەی کە گوڵستان خان باسی کرد لە ڕاستیە من ئێستا پیشانیان دامیانی کە ئەو قەرارە دەرچووە ئەو لیژنەیە دەرچووە و بەندەش ڕێیسی لیژنەکەی بەڵام بەڕاستی قەرارەکە نەگەیشتۆتە لای ئێمە نەمبینیوە ئێستا کاگڕاهی پیشانی دامیانی تەکیدێ بکەنەوە لەسەرەوەی بڕیارەکە وەک خۆی ماوە بۆی ئێمە ئیشوکارەکان تەفعیلکەینەوە دەست بەکارە بین لە ڕاپەڕانی ئەرکەکان لەو لیژنەی کە بە ئێمە سپێردراوە زۆر سپاس دەست بەکارەکانی خۆتان بکەن بڵێ بەڵام ئەم کەیسەی کە دوێنێ شەو لە یەکێک لە تەلەڤیزۆنەکان باسکراوە ڕەبتی بەو بابەتی ترەوە نییە و زیاتر لە ئەندامێکی پەرلەمان چەند ئەندامێکی بەڕێزی پەرلەمان سەبارەت بەم بابەتە یاداشتێکیان داوە بە سەرۆکاتی پەرلەمان ئەڵێن شەوی هەشتی 11 2021 لە هەواڵەکانی کاتژمێر هەشتی کەناڵیە نارتی ئەڵێ چەند پەرلەمانتارێکی سەر بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆن و ڕۆژنامە نووسان خان و وێلا و شوقیان لە کۆمپانیایەکی سەر بە یەکێتی لە یەکێک لە پرۆژە نیشتەجێبوونەکانی سلەیمانی کاریان ئەوەیە هەر دۆسیەکی گەندەڵی ئەو کۆمپانیایانە بێتە پەرلەمان کاری لەسەر ناکەن و چاوپۆشی لێکەن ئەو بەڕێزانە داوایان کردووە داواکارین لە ڕووی یاساییەوە بە دوواداچوون بکرێت و لە دادگا داوا بکرێت لەو کەناڵە ناوی پەرلەمانتارەکان بێنێ و بەڵگەی پێویست بخرێتە ڕوو هەموو ڕێکارێکی یاسایی بەرامبەر و پەرلەمانتارانە بگیرێتە بەر لە ئەگەری نەبوونی بەڵگە و نەهێنانی ناوی هیچ پەرلەمانتارێک ئەمە لێدان و هەڵبەستنی تۆمەتە بۆ کۆی پەرلەمانتاران ئێمە بەڕێزان پێمان باشە لیژنەی کاروباری پەرلەمانی کوردستان هەر ئەمڕۆ کۆبوونەوەیکی خۆی بکە هەر ئەمڕۆ کۆبوونەوەیکی خۆی بکە سبەینێ ڕاستپاردەی خۆی بداتە سەرۆکایەتی پەرلەمان ئایا ئەگەرەتانەوێ بۆ نمونە ئێمە بە ناوی پەرلەمانی کوردستانەوە سکاڵا بکەین ئێوە ئەتانەوێ ئێمە داوای ناوەکان بکەین ئێمە و بەڕێزان دەزانن لیژنەی کاروباری پەرلەمانی کوردستان لیژنەی مختصە پێویست ناکە لیژنێکی تری بۆ دروستکەین ئێمە چاوەڕێی یاداشتی ئەوانەکەین ئەگەر شەویش کۆبوونەتەوە دەبێت کۆ ببنەوە بەڵێ سپاس هەڵەستخان برای سەرۆکا پەرلەمانی دیفمادا 56 دووەم خاڵائێک پێشەد کەنگی خاڵا پەیڕەوی تێتەوەرگرتن ئەگەر پێشلکردنا ئێکا ماد و برگت دستوری و یاسایت بەرکار بن دستور عراقي دا مادة 34 دوام التعليم المجاني حق لكل العراقيين في مختلف مراحله دكتورا سەرۆکا پەرلەمانی سیستەمێ پارالێل سیستەمێکە کۆ ئەوە چەندین ساڵەت هێتە پەیڕەوکردنش لای وەزارەتە سیستەمی پەیڕەوکردی سیستەمی پارالێل ئەوە چەندین ساڵەش لای وەزارەتە خوێندنا باڵاوەت هێتە پەیڕەوکردنێ دەvê وەزیرێ خواندنا بلند گوتی ئەvە بیدعەیە بیدعەیە هاریکار بند گەلمەدا vê بیدعێ نەهێلم بەر هەندێ ئەس پێشینیار کەم لجنا پەروەردەی ڕاست پێرن کو بەدواداچوونێ بۆ نەهێلانا vê سەرپێچیە یاسایی بکەن کو ئەvە دژی دستوری عێراقیە بەڵێ زۆر سپاس سەرچنارخان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 66 بڕگە یەکەم ئێمە چەندین یاداشتمان تەقدیم کردووە یەکێک لەوانە لە هەشتینەوە لەسەر دامەزرانی فەرمانبەرانی گرێبەست کە ئێساوە چەندین ڕۆژە لە سەر شەقامەکانە خۆ پیشانانەکەن و داوای ئەوەکەن کە بە هەمیشەیی بکرێەوە ئێمە بەڵگەی تەوامان خستۆتە ڕوو هەم بۆ سەرۆکایەتی پەرلەمان لە هۆڵی پەرلەمانە باسمان کردووە کە بە هەمیشەییکردنی ئەم فەرمانبەرانە هیچ بارگرانێکی دارایی ناخاتە سەر حکوومەت و نووسراوی فەرمی وەزارەتی دارایی هەیە کە ئاڕاستی سکرتارەتی ئەنجومەنی وەزیران کراوە داواکاری بە زووترین کات ئەو دانیشتە بکرێت لە ڕۆژێکی پێنجشەممە بەیان هەر ڕۆژێکی تر بێت خاڵێک تر سەبارەت بە کۆچی گەنجان
ئەوە زۆر قسەی لەسەر کرا من دووبارەی ناکەمەوە کە ئێمەش هاوڕاین لەسەر ئەوەی کە بە زووترین کات بێتە چارەسەرکردنەوە بابەتە. خاڵێکی تر بەڕێسەرۆکی پەرلەمان باسدا خاڵی پەیڕەویەکەن کە قسەکانی ئێمە پەیڕەوین مادەی 56 باسە خاڵی پەیڕەویەکات ئەی مادەی 51 ئەی مادەی 98 کە لەسەر دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە جێبەجێ بکات لە بوجە و لەو دانیشتانەی کە لە ڕۆژانی پێنجشەممە لەگەڵ حکوومەتە ئەکرێ ئەمە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە خاڵی پەیڕەوی پێشێلەکە کاتێک کە بە ئێمەڵەن خاڵی پەڵەوەکو پەرلەمانتای پێشێلەکەن ئەی خۆتان چۆن ینی جوابی ئێمە ئەیەنەوە کە 8 ساڵە بوجە نهاتۆتە پەرلەمان مادەی 98 و 51تان کە بە نمونە و دوو مادەیەنەوە کە پێشێل کردووە و ئێمەش واجبی خۆمانە کە لێپرسینەوە لەسەر ئەوە بکەین بڵین بۆچی ئەو مادانە جێبەجێ ناکرێت و بۆ بوجە نایەتە پەرلەمان بۆ دانیشتەکان لە وەختی خۆیان ناکرێت و سوپاس. ئێمە واجبی خۆمانمان کردووە لەوەی کە هەموو جارێک تاکی دەکەینەوە کە ئەبێ بینێرن ئەوە حکوومەتە پێشێلکاریەکە لەوەی کە بجێنە نادۆ نەک دەستەی سەرۆکاتی و بەڕێستان معارەزەی حکوومەتن معارەزەی دەستەی سەرۆکاتی نین. کاک سیروان فەرموو. ئێمە ژۆکو ئێوە پێمان وایە حکوومەت پێشێلکاریەکە سەنگەرەکەتان لە ئێمەیە بۆیە هیچی نەتیجەی نییە. بەڕێسەرێکی پەرلەمان من سەرۆکی پەرلەمانم مشارکی حکوومەت نیم بەڵێ تەواو تۆ قانونیت لە من باشترە زانیەوەی دێڵەی وانە. پەرلەمان من خاڵی پەیڕەوەکەم بە پێی مادەی 56 لە 2 ساڵ لەمە پێش پەیپەرێکم پێشکەش کرد بۆ خستنە ڕووی بیرۆکەیەک و لە 23 یانزەی 2020 یعنی 1 ساڵ لەمە پێش بیرۆکەی چارەسەرکردنی کۆچی گەنجان ویستم بیرۆکە بخەمە ڕوو هەتا ئێستانە وەڵامتان ناومەتەوە بەڵێ بە جەنابتم ماوە جارێکیان لە 4 جارم پێشکەش کردووە. من پرسیارەکەم ئەوەیە جەنابەت ڕاستت فەرموو ئەگەر ئەو دانیشتنی ئەو جا کێشەی تێنەکەوتایە هەڵبەتە ئێمە شتێکمانە کرد ئەگەر ئێوە بەڕێزیش ئەو پەیپەرەی منتان چووکە من خۆم یەکەم پەنابەر بووم ئەزمونم هەیە ئەو ڕێگای ئەزانم چۆنە هەر لێ ئەزانم شتەکە بیرۆکەکەمتان سیر بکردایە و بتانێشتا من ئالەوە بە 5-6 دقە بم کردای هەڵبەتە بەردێکمانە خسە سەر بەردێ پرسیارەکەی من ئەوەیە ئایا بیرۆکەی من بە قەڵەمی سوور نووسرابوو یا بەشی نووسرابوو نەتان کرد ئێستاشی سەر بێ تکاتان لێکم ئەم ڕۆژ پێشکەش یەکەم و بیرۆکەکەی من هەر هەمان شتە و تۆزە گۆڕانکاری بەسەراتوە بڕوان پێ بکەن خێنە بەرنامەی کار من لە ڕاستیا زۆر کۆنە ئەو بابەتە جارێکتر داوایەکەینەوە و ئێمە کۆبوونەوەی پەرلەمانمان دانابوو ئەندامی بەڕێزی پەرلەمان هەستاوتی ئەم بابەتە گرنگ نییە ئەوە بەرهەمی ئەوەیە کە ئێمە بەزاجی ڕۆژ تەحدیدەکەین چ بابەتێک گرنگە دروستە کاک بەڵێ دکتۆر بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بەپێی ئەم پەیڕەوە پەرلەمانتار بۆی هەیە بیرۆکە بخاتە ڕوو بۆ چارەسەرە من هەمیشە ئەوە کەمبیری خۆمان و جەنابتانی شێخەوە پەرلەمانتار ئیشی یاسادانانە بە دوواداچوونە پەیوەندی دیبلۆماسیە چارەسەرە ئەگەر چارەسەرێکی هەمیشە تۆ جەنابەت بەو پەرلەمانتارانی کە لیان ڕابینی ئەڵەی چارەسەر چییە کاتێک کە چارەسەرەکە پێشکەشی جەنابتانەکەین ئەوە ینی بەداخەوە فرامۆژەکەیت یاداشتەکەی جەنابەت بیرمەوەکو ئێستا خەلەلێکی تیابوو بۆیان گێڕایتەوە ڕڵی پەرلەمانی بەسەرا هاتووە بە دوایە گەڕینەوە سیرەکەینەوە و حەقی خۆتە تۆ لەوەیە زۆر لەسەر حەقی لیزا خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە جەلسەی ڕابردوو لەسەر ڕاستپاردەی جەنابتان بە پێی مادەی 43 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان لیژنەی دارایی ڕاستپێردرا بۆ ئەوەی لە ڕاستی و دروستی کەمبوونەوەی داهاتی ناوخۆ بکۆڵێتەوە بە تایبەتی لە سنووری هەندێک پارێزگا ئێمە لەسەر ڕاستپاردەی جەنابتان چەند کۆبوونەوەیەکمان ئەنجامدا و سەردانی بەڕێز وەزیری داراییمان کرد لێرەش ئەندامانی بەڕێزی پەرلەمان باسییان لەو بابەتە کرد وەکو لیژنەی مختص لەگەڵ وەزیری دارایی کەوتینە گفتوگۆ بۆ ئێمە ڕوونکردنەوە کە سەقفێکی زەمەنی داناوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ماوەی مانگێکی داوە بۆ بەڕێوەبەرایەتیەکانی باج لەو سنوورە کە کێشەکان چارەسەر بکە لە ئەگەری چارەسەر نەبوونی کێشەکان کە بەڕێزیان باسییان لەوە کرد زیاتر کێشەی تەکنیکی و فەنین دەست دەکەن بە ئیجراعات و هەروەکو لەم دوایەش دەستیان کردووە بە ئیجراعات لە خاڵە سنووریەکان بە تایبەتی خاڵی سنووری پەروێزخان کە گۆڕانکاری تێدا ئەنجام درراوە بۆ ئەوەی کە بتوانرێ داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستان بە تایبەتی
داهاتی باج زیاتر بکرێتەوە بۆ چارەسەرکردنی کێشە داراییەکانی هەرێمی کوردستان لەسەر پرسێکی تریش پرسی بودجە بەڕێزێکی تریش لە پەرلەمان باسی لە بودجە کرد ئێمە دیسان وەکو لیژنەی دارایی و کاروباری ئابووری دوێنێ کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە وەزارەتی داراییەوە سەبارەت بە ئامادەکردنی بودجە و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ساڵ بە تایبەتی بۆ ساڵی 2022 مسوڕە لەسەر ئەوەی کە بودجەیەکی تایبەتی بەخۆی هەبێت ئێستاش دەستی کردووە بە نووسینەوەی ئەو پرۆژە یاسایە و نزیکەی 2 هەفتە زیاترە کاری لەسەر دەکەن لە دواتردا کە کارەکانیان تەوابوو لەلایەن وەزارەتی دارایی و بەتایبەت و وەزارەتی پلاندانان ئەوە دەنێرێت بۆ پەرلەمان. زۆر سپاس. بەڵێ سپاس. کاک زیکری. بناوی خدای مەزن و دلوان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان زیکری زێواری دیارە ڕۆژانە چەندین گەنج لە هەرێما کوردستانê ئاخا هەرێما کوردستانê بجێ تێلن ئەو ئاخا چەندین ساڵە بابوو با پیرێتوان قوربانی بودای لەبەر و هیچ ئەوان گەنجا هیچ ئومێدێک بوێ کوردستانی نەمایە بوێ حکوومەتێ نە تێنە دامەزراندن نە مستەقبەلێک هەیە پێویستە حکوومەتە هەرێما کوردستانی زیوترین وەخت دەرگەیە دامەزراندنێ بووان دەرچوێت زانکو پەیمانگەکان وەکات پێویستە شوڵەی بووان گەنجا دابین بکات پێویستە حکوومەتە هەرێما کوردستانê ئەو عایلێت لە هەرێما کوردستانê هیچ موچەک تێدانیەک و ژیانە خۆ پڕێوە بن چارەسەریانە خوشێ خۆ پێ بکەن پێویستە حکوومەتە هەرێما کوردستانی بزووترین وەخت موچەکی بووان هەموو عایلا لە هەرێما کوردستانی دابین کرد ئەوێت کو هیچ موچەک نەبیت. زۆر سپاس. دەست خۆش سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو لیژنەی ڕۆشنبیری و لاوان و کۆمەڵگەی مەدەنی لە پەرلەمانی کوردستان 3 جار یاداشتمان جارێک راپۆرتمان پێشکەش کردووە و 2 جار جەختکردنەوەمان لەسەر ئەم راپۆرتە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی بەڕێز ناردووە تا بیخاتە بەرنامەی کاری کۆبوونەوەکانی لە سیوێکی 11 ببوورە لە 29/11/2020 لە دەی 4/2021 لە 31/1/2021 هیچ بیانوێک نییە بۆ ئەوی کە کۆبوونەوەیەک تێک چوو جارێکی تر راپۆرتەکە نەخرێتە بەرنامەی کارەوە تەنها لە وەرزی یاسادانانی پێشووە ئێمە 2 جار داوامان کردو ئەو راپۆرتە بکرێتە بەرنامەی کاری کۆبوونەوەکانەوە بەڵام من لێرەیە گەشتومەتە ئەو قەناعەتەی کە سەرۆکایەتی پەرلەمان حەزی لە ئیشکردنی کاری لیژنەکان و نووسراوی لیژنەکان نیە حەزی لە کۆنگرەی ڕۆژنامەنووسیە حەزی لە نوقتەی نیزامیە حەزی لە شتێکە کە بوو بە فەوزا لە ناو جەلسەیە ئینجا کە بیخاتە بەرنامەی کار ئەجینا حکمەتی چییە ئێمە 2 جار 3 جار داوامان کردووە راپۆرتێک خوێندنەوەی بۆ بکرێ راپۆرتی لیژنەیە هەموو لیژنە ئامادەی کردووە کۆمەڵک ڕاستپاردەمانەیە نەخراوەتە بەرنامەی کارەوە ئێستا کە دەزانن کۆنگرەی ڕۆژنامەنووسیە کرێ و فراکسیۆنەکان قساکەن و ئەبێ بە نوقتەی نظامی ئینجا کە سەرۆکایەتی پەرلەمان دەکەوێتە خۆی دیخاتە بەرنامەی کاری کۆبوونەوەکان گلێکی کەشم لە بەڕێز سەرۆکی پەرلەمان هەیە لە ڕاستیدا من سەرۆکی لیژنەکەم پێشتر ئەندامی لیژنەیە لەم لیژنەیە کاک موحسین قسەی کردو هەمان شتی منە فەرقی نییە بەڵام کاتێک کە لیژنەیە یەکێک لە لیژنەکان پرسیاران ئاڕاستە ئەکرێ خێرا سەرۆکی لیژنەکە وەرگریتەوە بۆی جوابی باتەوە بۆ نمونە ئەمڕۆ لە لیژنەی پەروەردە چەندین جارم حاڵەتە دووبارە بۆتەوە بەڵام من وابزانم لە ئەخیرا مەبزانم دووسەیەکی تر ماوە قسە بکەن ئەو گلێش بۆ جەنابەت هەیە و سوپاسدانەکەم. لە ڕاستیا من و کۆندامی پەرلەمان ناوی تۆم نووسی وەکو سەرۆکی لیژنە نەمنووسی ینی کە ناومان نووسیوە داواش نەکردووە دکتۆر ڕێبوار داوای کرد ئاخر پرۆژەی پەروەردە ئەی لە کێ بپرسم لەم تاو بابەتی کۆچی گەنجان لە ڕاستیە ئێستا لیژنەی ناوخۆڵن پەیوەندی بە ئێمەشەوە هەیە یاداشتێکیان بۆ ناردوین بەڵام لەبەرەوەی وشەی ڕەوەندی کوردستانی پێوەیە لیژنەی مختصی یەکەم لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانیە لیژنەکانی تر لیژنەی هاوکار و یارمەتیدەر و تەواوکارن بەڕێزان لە ڕاستیا دەست ئاوال بەرز کرداتە بوو تا منیش قسەم هەیە وەکو سەرۆکی لیژنە یەکسەر وەرمەگرتی بەڵام وەکو هەر ئەندامێکی تری پەرلەمان ناوی بەڕێستم نووسیوە. بەڵێ کاک دیاری. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە ئەو بابەتی پرسی گەنجانتان پەیوەندی بە پەیڕەوە نیە بەڵێ پەیوەندی بە پەیڕەوە هەیە لەبەرەوەی ئەم پەیڕەوە دەڵێت پەرلەمانی کوردستان دەبێت لە سەرەتا وتیان نوقتەی نیزامی نییە بۆی کە بمبوو تۆ بۆ جوابی ئەندام پەرلەمانێکی تر جواب نایەمەوە ئەڵێم نوقتەی نیزامیە بە پێی ڕوخساکەم لەسەر ئەمە باشە بۆی کاتەکەم نەبشرێت خوا من بڕە لە ئێستا بۆم حساب بکەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسی کۆچی گەنجان و کۆڕەوەی کە مناڵ و ژن و کە سوکاری ئێمە و خوشک و براکانمانە چنە دەرەوە
بۆ چارەسەر نابێت کە بۆ نمونە لیژنەیەک لە پەرلەمانی کوردستان بچنە پۆڵندا بزانن چێ و چی نییە پەیوەندی بەوە هەیە پەیوەندی بە لیژنەی سامانە سروشتیەکانەوە پەیوەندی بە لیژنەی داراییەوە هەیە پەیوەندی بە لیژنەی مافی مرۆڤەوە هەیە پەیوەندی بەم پەرلەمانی کوردستانەوە هەیە کە حکومەت ناچارکە پرۆژە یاسای بودجە بێنێت کە فەرمانبەرانی ئەو فەرمانبەرانی کە گرێبەستن بکرێن بە هەمیشەیی ئەوانی کە دەرچوون دابمەزرێن کەرامەتی خەڵک بپارێزرێ عەداڵەتی کۆمەڵایەتی هەبێت یاسا جێبەجێ بکرێت داهاتی نەوت دیار بێت بودجە و موچە لە کاتی خۆی دابێت ژیانی شایستە بۆ خەڵک دابین بکرێت ئەمە هۆکارەکانن بۆ ئێمە دەچین بۆ ئەو سەری بابەتەکە لە کاتێکا خۆمان دەزانین هۆکاری ئەوە چە گەنجەکان و کەسوکاری ئەمە بۆ دەچنە دەرەوە بۆچی لە وڵاتە خەریکە ڕق دەبن و دەگرین بۆ تیکێنان ئەمە یەکەم دووەم بەرەسەرۆکی پەرلەمان ئەگەر لە دانیشتێکە خستانتە بەرنامی کارە وەزیرە بەڕێزەکان هاتوون بۆ پەرلەمانی کوردستان و پشەوی دروست بووە کە لەسەر حەق و کێشەی خەڵک و داواکردنی مافی خەڵک بۆ دەیخەنە ئەستۆی ئێمە ئەی خێرە دانیشتنی دوای ئەو دانیشتنی دوای ئەو دانیشتنی دوای ئەو هەموو یاداشتە کە پێشکەش کراوە ئەو هەمووتان بینی ئێ باشە خۆ ئێمە ئەگەر نەمانزانی ئەگەر خەتاکە ئێمە بوون بۆ ئێوە بۆ بەرپرسیارەتە هەڵنەسانکان بابەتە بخەنە گفتوگەوە یەک دوو بەرەسەرۆکی پەرلەمان ئەگەر کەم تەرخەمەکان دامانی پەرلەمانی کوردستان و ئەو پشەوەیە کە ئەو ڕۆژە دروست بووە حکومەتی هەرێمی کوردستان یانی ئەگەر ئەو کۆبنەوە نەکرێتتر تاو ئەم بابەتە چارەسەر ناکاو بدۆداچوونی بۆ نەکرد و هەوڵی نەداوە ڕێگە چارە بگرێتە بەر لەبەرەوە کێشە سەرەکیەکە لەم وڵاتە پەیوەندی بۆ هەیە داهاتی نەوتی و نانەوتی ناشەفافە کەس نازانێت داهات و بودجێ وڵاتە چی لێ دێت لەبەرەوەی بەحسابێ وڵاتێکی دیموکراسین بەس دیموکراسی نین و ئەو هەموو ناحەقی و نادادیاکرێت یاسا سەروەرنێت لە وڵاتەدا ئەوەی بەناوی مافی مرۆڤەوە دەکرێت لە وڵاتەدا ئەوەی کە دەگوزارێت خەڵکێک ئەگەر چەند ساڵ بخوێنێت و دانەمەزرێت ئەی فەرمانبەرێکی گرێبەست دوای 10 ساڵ بەڕوسەت 10 ساڵ و چەند ساڵ فەرمانبەری گرێبەست بێت و تاعین نەبێت ئێوە نەتیجەکەی ئێوە دەبێت ئێمە بدوای چارەسەری وانە بگەڕێین کەواتە بەڕاستی هۆکاری سەرەکی کە ئێمە نوێنەری خەڵکی نەم پەرلەمانی کوردستانە بەڕاستی ئێمەیەوە شەرمە ئێمە لەسەر بابەتێکی دیکە قسە بکەین لە کاتێکا بابەتێکی گرنگ و بابەتێکی ڕاستەخۆ کە پەیوەندی بە ژیان و گوزانەی خەڵکەوە هەیە وەڵڵاهی مزایەدە نییە وەڵڵاهی خەو نەچۆتە چاوم کەوم ناڵانم بینیەوە گریاون بەرە سەرۆکی پەرلەمان خۆ بەدەری تۆڵ خۆمش لە عالەمێکی ترەوە نەهاتوین ئەوانیش عالەمێکی تر نین فەرموو بایستە لەسەروانە قسە بکەین با هەوڵ بین ڕێگەچارەی بۆ بدۆزینەوە بەیانی دوانی وەڕۆ مامۆستا عومەر فەرموو بەناوی خۆی بەخشندەی مێرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە خێرایی چوار بابەت کە هەمویان پەیڕەوین بەڕاستی عەرزی جەنابتانەکەم بەنسبەت یاسای بودجە و زەرورەتیەوە قسە کرا بەڵام بەپێ یەکێک لە بڕگەکانی مادەی 98 بڕگەی 2 دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کاتێک حکوومەت یاسای بودجە نانێرێتە پەرلەمان ئەبێت داوای ڕوونکردنەوە بکە ئایا ئێوە داواتان کردووە ڕوونکردنەوەیان ناردووە بە ئێمە و خەڵکی کوردستان بڵێن هۆکار چییە حکوومەت ئەم سەرەتاییترین ئەرکەی خۆی دارایی خۆی جێبەجێ ناکات خاڵی دووەم لە کۆبوونەوەی ژمارە 1970 2021 ژمارەیە گەندامانی پەرلەمان داوامان کرد پەرلەمان کۆبوونەوەیکی تایبەت کا لەسەر پلەبەرزکردنەوەی فەرمانبەران جەنابەت بەڵێنتدا کە ئەو بابەتە بە پێشنیازە بڕیارێک یا ئوسوڵێکی پەرلەمانی بخێنە بەردەستان ئێمە لە 2 نۆی 2021 27 ئەندامی پەرلەمان پێشنیازە بڕیارەکەمان پێشکەش بە بەڕێستان کرد کە 5 مادەیە تا ئێستا نازانین چارەنووسەکەی بەچی گەشت کە یەکێک لە مادەکانی دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و قەرەبووکردنەوەی 5 ساڵی ڕابردوویانە خاڵی سێیەم بەپێی پەیڕەوی ناوخۆ ئێمە یاداشتێکمان پێشکەش کرد لە هەفتەی ڕابردوو لەسەر کێشەی دەرچوانی 12 ئامادەی ئەم کێشەی هەموو ساڵێ دووبارە بێتەوە ڕاست ئەم ساڵ وەزارەتی خوێندنی باڵا کارێکی باشیان کرد کێشەکەیان چارەسەر کرد وەڵامی ناڕەزایەتیەکانیان دایەوە بەڵام ئێمە ئەمانەوێت بە ئامادەبوونی هەردوو بە ڕێزان وەزیری پەروەردە و خوێندنی باڵا دانیشتێک بین بە هادیئی بۆی پلانێک دانین هەموو ساڵە دیسان گەنج بێ ئومێد نەبێتەوە بچێتەوە سەر شەقامەکان خاڵی چوارم سەبارەت بە کۆچ دەستی خۆش بێ ئەمڕۆ ئێمە ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان داوا لە ڕێستەکەین بە زووترین کات دانیشتێکی تایبەت لەسەر کۆچی گەنجان لەسەر ئەم ماڵوێرانی و ئازار و تراژیدیایە قسە بکەین و گفتوگۆ بکەین و بڕیاری دروست بدەین زۆر سپاس بەڵێ کاک جەلال فەرموو بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە منیش بە پێی مادەی 58 قسە ئەکەم کە پرسیار هەم بە نووسراوە بە شەفەیش دەبێ ئاراستە بکرێت دیارە ئێمە لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ دوێنە بە شەفەیی و پێشووتریش بە نووسرا و پێی ماوتووە لەسەر پرۆژە یاسایی خانەنشینی هێزەکانی یاساییشی ناوخۆ کە ئەمانە فیئەیەکی دیارن خزمەتگوزارن لە نێو کۆمەڵگا و خزمەتێکی زۆرەکەن بەڵام یاسای خانەنشینەکەیان زۆر خراپە وا بڕیار بوو لە 3 مانگ لەمە و بەر ئەو یاسایە هاتە پەرلەمان کە
داخلی خوێندنەوەی یەکەم و پرۆسەی تەشریع بێ بەڵام بەداخەوە نەکرا و دوێنێ بەڕێز وەزیری ناوخۆ